ناشتنی تەرمی قوربانیانی هێرشەکەی شەوی ڕابردووی داعشە بۆ سەرگوندی ئیسلاحی سەربەقەزای جەلەولای پارێزگای دیالە کە لەو هێرشەدا 5 ئەندامی 2 خێزان و سەربازێک کوژران و 9 کەسی تریش بریندار بوون. بەداخەوە سعاد دەی شەوی ڕابردوو ڕێکخراوی ترۆریستی داعش بە ئامانجی تۆقاندن و خستنە دڵی ئەو هاوڵاتیانەوە چاندنی تز لە دڵی ئەوانە تاکو خەڵک نەوێرێت دژیان بە گوێیان نەکا ئەو جەریمە قێزەونیان ئەنجامدا. هەدەفەکەشیان ئەوەی خەڵک بترسێنن بیتۆقێنن نەتوانن زانیاریان لەسەر بدەنە هێزە ئەمنیەکان ئەوە بوو ئەو جەریمە گەوریان ئەنجامدا. دەنگی ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن و گواستنەوەی تەرم و بریندار بۆ نەخۆشخانە جارێکی تر برینی کەرکووکیەکانی کولاندەوە. هەر شەوی ڕابردوو لە هێرشێکی تری داعشدا بۆ سەرگوندی بەشیری باشووری کەرکووک 6 کەس کوژران. هێرشەکانی داعش هاوکاتە لەگەڵ هەماهەنگی هێزە عێراقیەکان و پێشمەرگە و ئەنجامدانی هۆپەراسیۆنی ئاوبەش. بە دڵنیاییەوە پێداویستەکانی ئاسایشی عێراق و کوردستان واکە کە هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق لە یەک سەنگەرا بەرامبەر بە دوژمنی ئاوبەش هاوکار و هەماهەنگ بن. ئەو گوڵنشینانەی داعش هێرشی دەکاتە سەر هۆکاری هێرشکردنە سەریان شیعەبوون یاخود گومان لێکردنیانە بەوەی هاوکاری هێزە عێراقیەکان دەکەن. بەڵام هێزە عێراقیەکان لە کاتی هێرشەکەی شەوی ڕابردووی سەر گوندی ئیسلاحدا نەچوونە هانای گوڵنشینەکانەوە. نەخێر لە هەمان کاتا کە لەو ماڵیان داوە ئەو چەند کەسیان کوشتووە هاوڵاتیان کوشتووە لە سوپای عێراقیشان داوە لە خۆشیانیان داوە. هەر کات کەش و هەوا خراپ بێت هێزە عێراقیەکان دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە و گوڵنشینەکانیش ترس بەرۆکیان دەگرێت. لە حاڵەتی خراپی کەش و هەوادا هێزە ئەمنیەکان دەخرێنە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ پاراستنی سەنگەرەکانیان لە هێرشی داعش. بەڵام ئەو گوڵنشینانەی کە تۆمەتبارن بە هاوکاریکردنی هێزە عێراقیەکان لەلایەن داعشەوە دەکرێنە ئامانج و هاوشێوەی هێرشەکەی ئەم شەوی سەرگوندی ئیسلاح کوشت و بڕ دەکرێن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناحیەی کۆکس.